ئێستا تەنی دەڕوا لە 17 وەرەقە دەست پێ دەکات هەتا 22 وەرەقە. بەرزبوونەوەی بەهای دۆلار هەر کاڵا و شتومەکەکان گران ناکات. بگرە بۆ ئەو کاسبکارانەشی کە بە کاریان کۆکردنەوەی فافۆن و زەردە و سفر و ئاسنیشە زۆرجار نرخەکانی ئەو بابەتانەش لەگەڵ بەرزبوونەوەی دۆلارە بەرزە بێتەوە. لەگەڵ یەکێک لەو خاوەن گەراجانم کە کاریان کۆکردنەوەی فافۆن و بابەتەکانی ترە دەمەوێت لێ بپرسم ئاخۆ گەربێت ئێرە کاکەڵۆم سڵاو دەبێم کاتت باش. بابەتی فافۆن وەروە بەرزبوونەوەی نرخی فافۆن حاشەوەی کاڵا و شتومەکەکانیش ئەوش نرخی بەرزە بێتەوە. بە تاکید بەدڵنیاییەوە بگرە لە فافۆن و هەتا تەواوی ماوەدەکانی دیش ئەوش سەبەبەکە لەگە دۆلارەیە هەرستان و دابەزینی هەیە بە تاکید. نرخیان چۆنە بە چەند وەرەگیرێت؟ سەبارەت بە نرخەکان ڕۆژانە نرخەکان دیاری دەکرێت لەگەڵ بەرزبوونەوە نزمبوونەوە لە ئاستەکدایە. ئێستا لەو وەختەی بگرە زۆر باشە لە چاو ساڵانی ڕابردوو، بەڵام ئێستاش دۆلارەکە سەبەبەکە هەستان و دابەزین دەکات بگرە ئەوەش هۆکارەکە دەبتەوەی کە هەستی و یان دابەزیتن. ئێوە وەک خاوەن گەراج کاتێک ئەم بابەتانە کۆکەنەوە بە تایبەتی بابەتی فافۆن کە ئەم کەسانی کە لە کۆڵان و شەقامەکان کۆیانەکەنەوە ئێوە بە چەند ئەیدەنەوە بە کاریەکان نرخی بەرز بۆتەوە یاخود نزم بۆتەوە؟ تاکید کارگەمان هەیە لە ناوخۆش و بگرە لە دەڕوا لەو دەرەوەش فافۆن. ئێستا سەبارەت بە فافۆن لە ئێستادا لە چاو ساڵانی ڕابردوو زۆر باشە ڕاستە، بەڵام سەبەبەکەی چی ئێستا ئەو دۆلارەیە کە هەستان و دابەزین دەکات بگرە هەم زەرەر بەمە دەکەوی هەم بەوانەی لە کۆڵانەکانیش خردەکەنەوە. ئەوەیە هۆکارێک. بە چەند مامەڵەکەی وەکو تەن ئێستا تەنی دەڕوا لە 17 وەرەقە دەست پێ دەکات هەتا 22 وەرەقە. بەس فافۆن فافۆنیش زۆری هەیە، نەرمەی هەیە، ڕقەی هەیە، ئەوە بابەتەکەیە. بەڵام مەبەستت ئەی ئەوانەی کە لە ناو شەقام و کۆڵانەکان ئەم بابەتانە کۆکەنەوە ئێوە بە چ نرخێک لیان وەرەگرن هەب بە دۆلار یاخود بە دینارە؟ ئەوانەی ناو مەسەڵەن دێنن لۆ گەراجەکان لە ناوخۆ هەم بە دینار مامەڵە پێوە دەکرێتن، بەڵام کە دەستە دەرەوە ئەوە لۆ دەرەوە بە دۆلار ئەوەی پێ دەکرێتن مامەڵی پێ دەکرێتن. بە چەند لەم کاسبکارانە وەرەگرن؟ لەو کاسبکارانە ماوەدەکان بە جێری ماوەدەکانە ئێستا لۆ نمونە قۆدی بپسی بە 1500 وەردەگرین، 1600 فافۆنە بە 2500 2750 ئەوە لەو ئاستە ینی بەرزی و نزمیشی هەیە، بەرام لە 2500 تا ئێستا کەمتر دانەمەزیوە. واتە ئەمە بۆ ئەو کاسبکارانە بڵێ زەرەر نییە کە ئەگەر دۆلاریش بەرز بێتەوە تەنها بە دینار مامەڵیان پێواکەن، زیاتر ئەوەیە خاوەن گەراجەکان لەوانەیە زەرەرمەد بنە. بە تاکید لەوانێ ڕاستە تۆزێکدا دەبەزیتن، بەڵام هیوان بە دینارە چونکە هیمە بە دۆلارەکە زیاتر ینی زەرەری زیاتر پێ دەکەویتن، دینارەکەش پێی دەکەوی بەڵام شتێکی کەمە. ئێستا لۆ نمونە بە 2750 دەمان کڕی، ئێستا دۆلار دابەزای کردیتمانە 2500.